ڕێو ڕسمên هەلکردنا مۆمانەل پەرستگەها لالش کولهێڤەرە جەژنە چارشەم وا سۆر ئانک و جەژنە سەرێساڵا ئێزدیال پەرستگەها لالش 365 مۆم بە هژمارە ڕۆژێن ساڵێت ئێنە هەلکردن کول دەستپێکێ زەڵامên عینی ڤان مۆمە هەڵدەکەن. Ez vê îda tawsîmelek il hemû êzidiya pîrozî dikim. Înşallah îda xêr û xweşiyê bêt bu hemû mileta. Ev du sê sala me îda xwe nekirî ji ber wezî korona û vê halê îsala bi xêr û xweşiyê me îda xwe dikeyn û keyfa me geleka hatî. İnşallah her sal wisa bi xêr û xweşî bikin. Hêvara wê em dê hîka sorkeyn û nanekî taybet bijnê sewkêt Eîdê ne û كل الكادين سبايكا عيدة القل بهنافي بهناف جي تشي بهناف جي كاريا عيدا حمو ازديا بيروزي بدم قصافي داريت كاين ام تاين دعايات كاين هيفيت خوش ربي خود خوازين وجبان شرايات خوازين كيشكوجي كد ما يجد السدا اجدا بين دا خوش ياما كامل بتنو ان شاء الله صالات ادر ام حمو القليك فتيلا هل كاين وبخير وخوشي بو دنيا اخرك ان شاء الله. بەرپرسێ ڕاگەهاندنا پەرستگەها لالش بەحسێ جیاوازیە ڕێوڕسمên ev sal gel salên borî diket. ئیساڵە ساڵەکە جیاوازە ئیساڵە ئەوەل جارە هەندە خەڵکی مێ ئێزیش ئەوروپا هاتیە حازر بووە لالشان نورانی زارۆگت خۆی ناینە بڕاستی جێ سەربلندیە خەڵکی مێ ئێزیدی زارۆگت خۆ بینن نێزیکی لالشێ بکەن بزانن ئێزیداتی چییە بزانن لالش چییە بزانن چی لەرسم تێنە گێران ئەش دەروانژی ئیرۆ میێڤان مێتەنگی سلێمانیە ئەش هەولێرێ ئەش دۆکێ ئەش زاخۆیە ئەش بەغدایە ئەش مووسلش ئەمبار حتەش بەسڕاژێت هاتین ئەش دەر میێڤانێ دێت ئەوروپی ئەش فەرەنسیەت هاتین بریتانی ئەڵمانی ئەمریکی سویدی دەنیمارکی هەندێک یابانی ژێت هاتین ئیرۆگەت حازر بووین لێڤارە سەرێ ساڵە ئێزیدیا. جەژنە چارشەم وا سۆر جەژنە سەرێساڵا ئێزدیایە کووتکەوتە چارشەم بۆ ئەکەش نیسانە ڕۆژ هەڵاتی و لە vê cejnê êzdî hîka renga û reng dikin û li hêvara cejnê li perestgeha laliş rêwrûsmên taybet bi rêve diçin. Bi piştgidariya hezaran êzdiya ji deverên cuda cudayên êzdixanê rêwrûsmên helkirina moma li perestgeha laliş dumayîn hatin û pitiriya wan êzdiyên li perestgeha laliş amade bûyîn du'a û niza dikin ji bo vegerandina wan êzdiyên tanha çar nivîsê wan diyar ne û vegerandina awareyan bo serzêdê xwe. شنو خضر كرسان نيوز برزقها لالش